ئەم کاتتان باش من کامەران حاجە عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە باس لە سنتەرەکانی تایبەت بە جوانکاری دەکەین لە هەرێمی کوردستان. ئەرێ ئەو سنتەرانی کە لە نێو هەرێمی کوردستان چەندە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێگا پێدراون، ئەوانەی لە نێو ئەو سنتەرانەدا کار دەکەن چەندە دکتۆری پسپۆرن و لەو بوارەدا شارەزاییان هەیە. ئەو دەرمانانەی کە دێنە هەرێمی کوردستان چەندە بە کوالیتی کۆنتترۆل تێپەڕ دەبێت و لیژنەکانی تایبەت بە دوواداچوون لەسەر ئەم پرۆسەیە لە چێوە ئاگاداری ئەو سنتەرانن و لە چێوەش کێشە و گرفتیان هەیە. لەگەڵمان بن زانیاری ورتان سەبارەت بەم پرسەوە بۆ دەخینەوە. لە چێ کورد لێرە ئەی لە کوردستان بوون واللهی ئێرانە پێی باشتر لەبەرن پارەیان زۆر لێوەگرتن ناوەڵە هەر لە نیوە ئێرەکەم تریش. باشە دکتۆرەکە دەناسی دکتۆرەکە نەمدەناسی بەس دەمزانی کووردە بە دۆست و ئەحباب چیمەکەنی لە ڕێوانەوەیان. باشە لێرە دنیایەک سنتەری جوانکاری هەیە بۆ نارمەوێ باشترە عیلاجی سیقەت بە دکتۆری ئێرە زۆر نە بۆ ئێوە هەیانی دەرمانەکان ئەو وەختی ئەمە کردم وەختی دەرمانەوە یەکسپارەوە ئەوە نازام کۆ ترسن لەوەی ترسم لەوەی ئارەوەڵە 100% ترسم لەوەی هەبوو ترسن لەوەی هەبوو دەرمانی ئەکسپار بالضبط ئارەوەڵە. ئەگەر تۆ بتەوێت بۆتۆکس بەکاربێن یان فیلەر لە مارکەکەی دەپرسی لە براندەکەی دەپرسی خۆی ئەمە دکتۆر دیارریەکە لەبەرەوەی تۆ سقەت بە دکتۆرەکە زیاتر لەوەی بە مادەیەکە لە دەرەوە هاتووە کە دکتۆرەکە پێ بڵێ شتێکی باشە تەبان تۆش قەناعەتت پێەکەی کە شتێکی باشە، بەڵام زۆر بە دکتۆرەکان هەن موادی سینیش بەکاردێنن بەڵام ویان لە ئەو کەسی کە سەردانیانەکە کردووە کە قەناعەتیان پێ بکەن شتێکی باشە، بەڵام مەوادی خراپی هەیە بەڵێ بەدڵنایەوە هەیە بەکاردێن ئەکیت تۆ کەس دەناسی بەکارێناوی تووشی زەرت بوو خۆی خەڵک باسەکە ئەبینی لە ڕێی پێیجەکانەوە کۆمنتە نووسن کە شتێکی خراپیان بۆ کردووە کەسەکە فران کەس مەچوونە لای فران سنتەرە فران دکتۆرە لەبەرەوەی شتێکی خراپیان بۆ من کردووە. خۆی لەسەر کەسێکی ناتوانانی قەنا ینی بڕیار بدەێ، بەڵام ئەگەر بە زۆری وای لێ هات کە زۆر خەڵک نووسی کۆمنتی نووسی دیارە شتێکی خراپی بۆ کراوە یان ئەوەی تا کە دکتۆرەکە باش نەبوو بێ. چۆن سنتەری باش و خراپ دێت وڵی هەندێک شوێن هەنا جێگای سی قەومتمانە نەدەتوانی سەردانیان بکەی و ئیشیان لێ بکەی، بەڵام هەندێکیان هەنا جێگای سی قەنینی ناتوانانی و بچی خۆیان لە بندەستیدانی و ئیشتان لێ بکەم لەبەرەوەی دەچێوێن دەرێ سەقەتت دەکەن بەبێ ئەوەی مۆڵەتیان هەبێت و یەکسەر ئیشەکەت لۆ دەکەن و شوێنەکەی ئیشەکەی دەکەن و ببێ ئەوەی هیچ مۆڵەتیان هەبێت دەست بەکارەکەی دەکەن و بەڵام هیچ مەحلوماتێکیان لێنێ دوایە سەقەتت دەکەن و تووشی کێشە دەکەن. نەخێر بەس زۆر لە هاوڕێیەکانم تووشیان بۆ دیتیتم و بەخۆم بەوازەحی دیتیتم یەک لەوانە برادری خۆم بە تووشی زۆر کێشە بووە چەند جار تووشی لە دەستدانی چاو بووە لە دەستدانی بڵێ لۆوەی داواکاریم لە هەموو خەڵکت لە هەموو هاوڵاتێک بەبێ ئەوەی سنتەرەکەی مەحلوماتیان هەبیت و سەردانی شوێنەکەیان نەکردبی و سەردانی دکتۆرەکەیان نەکردبی معلوماتی دکتۆرەکەیان نەزانێبی خۆیان لە بندەستی دکتۆرە جیدانانێن. ئێمە زۆر هەوڵماندا کە لەگەڵ سنتەرەکان بدوێن ئەو سنتەرانەی کە بەتایبەت لە هەولێر هەن زیاتر لە 50 سنتەری جوانکاری هەن لەگەڵیان بدوێن ئەم سنتەرانە لەلایەن دکتۆری پسپۆرەوە بەڕێوە دەچێت مەوڵەتیان هەیە ئەو دەرمانە و مەوادانی بەکاردەین چەندە تەندروستە زۆر بیانویان هێنایەوە کە ئەوان ناتوان دکتۆر ئامادە نییە گوایە دەبێت زووتر ئەوان ئاگادار بکرێنەوە. ئێمە ئێستا هەر خۆمان دەچینە یەکێک لە سنتەرەکان با بزانێ ناوی ئەو سنتەرەدا چی ڕوودەدا و چیش. دکتۆر ماندوو نەبی زۆر جار باس لەوە دەکرێت ئەوانەی کاری جوانکاری دەکەن مەرز نییە دکتۆر بن، تۆ دەڵی چی لەم بارەوە؟ تەبیعی بواری جوانکاری پزیشکی بەگشتی دەتوانین بڵێن بوارێکە کە بوارێکی پزیشکیە دانەبراوە لە پزیشکی بەڵام زۆر ڕێکلامی بۆ دەکرێت
هەر مەجالێکیش کە ڕکلامی زۆر بۆ بکرێت ڕەنگە خەڵکێکی ترکەوە مختص نەبێ بە بابەتەکە هەوڵ بداکەوە ئیشی تێدا بکات بۆ بەدەستێنانی اینجا ناوبانک بێت یان ئەوە تا ئیش بێت. بەڵام ئەمە ئەقسە لەسەر ئەو کەسانە دەکەین کە دەستە دەرەخۆلێک دەبینی و لێرە سنتەرێک دادێنێت پێ دوایە ئەمە حاڵەتێکی تەندروست ئەمە حاڵەتێکی تەندروست نییە بگومان لە هیچ شوێنێکی دنیا قبول کراو نییە کەەوە کەسێک لە ڕێگای سرتیفیکیشنێکی یەک ڕۆژی بتوانێتەوە پرۆسەیەکی جوانکاری ئەنجام بدات. لەبەرەوەشە زۆر جار هەیە ڕەنگە کێشەیت لێ بکەوێتەوە یان نەخۆشەکە تووشی مەشاکیل حاڵەتی وا زۆرە لە کوردستان خەڵکیش بترسێ لەوەی کەوا جوانکاری بکات لەبەرەوەی بە تەندروست نەکراوە ئەو کەسێکە بۆی کردووە خۆی پسپۆر نەبووە لە بوارەکە بێگومان لە کوردستان حاڵەتی وا زۆر ڕوویداوە ینی سنتەری وا هەیە ینی دکتۆری تێدا نەبی وە کاریش بکە. ئێمە کێشەیەکمان هەیە لە کوردستان کێشەی تەنفیزکردنی یاسایە لەو بوارێک کە ئێمە ئێستا قسەی لەسەر دەکەین. ئێمە لە سندیکای پزیشکان یاسامان هەیە کەوا پێویستە سنتەری جوانکاری چۆن بێ و پزیشک لەوێ ئامادە بێت و ئەو پزیشکە لەو پسپۆڕێتێ بێتەوە کارەکە دەکات. بەڵام لە تەنفیزکردنا ڕەنگە بە شێوەیەکی باش تەنفیز نەکرابێت. ئەگەر ڕێژە دابنین لە سەدە پێ دوای ئەو سنتەرانەی کە لە کوردستان لە سەدا چەندی بەبێ دکتۆری پسپۆر من داتایەکی تەواوم لەلا نییە بتوانم بە داتا بەڵام بە پێی تەجروبەی خۆت کە بە داتا پێت بڵێم ئەوەندە سنتەری جوانکاری پزیشکیمان هەیە لەوەندە سنتەرە ئەوەندە پزیشکی پسپۆری تێدایە. بەڵام بۆ نمونە لە هەولێر ڕەنگە 40 تا 50 سنتەری جوانکاری هەبێت ڕەنگە 5 تا 10 سنتەر پزیشکی پسپۆری لێبێت و تەواجدی هەبێت و لە کۆی سنتەر پێ بڵێ بڵێ کەوایە ینی حکوومەت تا ڕادەیەکی زۆر کەتی تەندروستی غایبە لەو بەس خۆی مەسلەی غیاب چییە؟ پێت دەڵێم یاسا هەیە لە بواری لە سندیکای پزیشکان یاسامان هەیە کەوا هەمووی نووسراوەتەوە سنتەری جوانکاری پزیشکی دەبێت بەو شێوە بێ دەبێت پزیشکی پسپۆری لێبێت دەبێت ڕێگولیشنەکانی هەبێت ئیجازەی وەزارەتی تەندروستی هەبێت ڕەنگە ئەو سنتەرانە ئیجازەشیان هەبێت بەڵام دکتۆرەکە تەواجودی نەبێ لەوێ. باشە سەبارەت بە تێک چوونی ڕوخسارەکان ئەوەی کە گوتم زۆر جار دەبینین کەسێک لەوی زۆر بەڵێوە نازام ئەوە دوو بەشە بنبوونە کەسێک پزیشک نییە کەسێک هیچ لە بابەتەکە نازانێت چووە دەورەیەکی یەک ڕۆژی کردووە یان لەسەر یوتوب ڤیددیۆیەکی کردوتەوە و سەیرەکە و چۆن بەکاری دێن و دەرزیەکە لە شوێنێک دەستێکەوێ و لە ماڵان ئەسڵان لە ماڵان ئیشەکەن لە ساڵۆنەکان ئیشەکەن اینجا کارەساتەکە لەوەیە کە کاتێک حاڵەتێک ڕوەدا نازانێت چی بکە پێی کۆنتترۆل ناکرێت نەخۆشەکە بێتە مزەحی. زۆر جار ئێمە جێویستی ئەوە دەبینیان زانیاری ئەوەمان پێدەگات کە خەڵکێک بازرگانی بەو دەرمانانە دەکات چیت پەیوەندی بە دکتۆر و پسپۆڕێتی ئەو بوارەوە نییە. هەر دەرمانێک ئەگەر پشتڕاستی نەکەمەوە کە براندێکی ئۆریژناڵە و بەکاری نایەنم. تەواوی دەرمانەکانی ئێوەش دەبێت بە کوالیتی کۆنتترۆل ڕۆیشت بێت. دوو بەشە بەشێکی دەتواندرێ بە کوالیتی داناچێ بۆ نمونە کریمات کۆزمەتیکە دەتوانێت بەس وەزارەتی بازرگانی دەوێت و ڕێگەپێدان و داخڵ دەبێت بەڵام دەبێت سرتیفیکیشن ئۆریژین و ئەوانە هەبێ کە لە چ وڵاتێکەوە دێ و لە چ کۆمپانیایەکەوە دێ براندەکە چییە مکەوناتەکانی چییە. سەبارەت بە نرخەکانی چێ نرخی ینی ئەو جوانکاریانە دیاری دەکات هەندێک سنتەر دەڵێ من بە 500 دەیکەم هەندێک دەڵێ بە 400 هەندێک دەڵێ بە 300 ئەمە چۆنە؟ خۆی لە هیچ شوێنێکی دنیا نرخی ئیشکردن نەک لە جوانکاری لە هیچ بابەتێکی تر بۆ نمونە لە هیچ نەشتەرگەریەک ناتوانرێت دیاری بکرێت ڕەنگە ڕێنجێک دابدرێ بۆ نمونە بڵێ لە 100 بۆ 500 دلار بەڵام تۆ بڵێ تهدید بکرێ بۆ نمونە بۆ تۆکسێک بە 200 دلارە یان بە 100 دلارە ئەمە تهدید ناکرێت لە بەرەوەی چەند فاکتەرێک دەور دەبینێت لەسەر دیاریکردنی نرخ جۆری دەرمانەکە و مادەکە بۆ نمونە براندێکی ئۆریژناڵە گرانە هەرخۆی گران دەکردرێت. باشە جێبیستی ئەوە بووینە بە دەرلەوەی هەندێک کەس کە دکتۆر نینە پسپۆر نینە دەرزی بۆ تۆکس و فێلەر بەکارێ جاری وایە جێبیست بووینە خەڵکێکە بۆ نەشتەرگەریشی کردووە کە ئەو حاڵەتە هەبووە ئەو حاڵەتی وا هەبووە کەوا پزیشک نەبوو نەشتەرگەریشی کردووە داخەوە ئەی نەخۆشەکە چی بەسەرات ئیتر ئەمە بابەتێکە ڕەنگە پەیوەندی تەنها بە قسەکردنەوە نەبێ ڕەنگە مەسەنە پەیوەنددار بێ بە خودی نەخۆشەکە خۆشیەوە بۆ نمونە کە تۆ دەچێت لای کەسێک تۆ پرسیاری لێ بکە بێزەحمەت خۆ کەس هینی ناکە وایە ڕەنگە خۆی نەیپرسی بێ شەهادەکەت چیان بڕوانامەکەت چیە پسپۆری لەو بوارە دەتوانی بۆم بکەیت
بەداخەوە ئێمە جاریەوە کەواتە هەیە هۆشیاری هۆشیاری تەندروستی زۆر هاوڵاتیان گرنگە کەمە لەو بوارەدا. بێگومان چکە بەشێک لە سەبەبەکان لە هۆکارەکان خودی نەخۆشەکە خۆیەتی. دکتۆر با لەسەر ئەوە قسە بکەین، ینی بۆتۆکس فیلەر باشە یان خراپ؟ ئەو خواشەی بژمەتە بۆ هەندە حاڵاتە باشە و بۆ هەندە حاڵاتە خراپە هەکە کار بینن درستۆهی ئەو باشە بەس هەکە کار بینن خراپی بێگەلک مضاعفات چێبن چێ بەکاربینی بە باشی و بە خراپی بەس دکتۆری یان ئەو هاوڵاتیە؟ دەبی دکتۆر قەراری بدات ئایا ئەوە پێویستە بۆتۆکسە و فیلەر ئۆ کەوایە هەر کەسێک ئەگەر سەردانی دکتۆر نەکا فیلەر و بۆتۆکس بەکار بهێنێ هەڵەیە. هەڵەیە بۆچی؟ هەڵەیە لەبەرچی؟ شخص خو نزانیت که ئەوە پێویستە ئەو نا دەبیت بزیشک قەراری بدات و ئەوە پێویستی بۆتۆکسە ئۆن پێویستی فیلەرە. باشە بەس زیانەکانی چی ئەگەر بەکار بهێنێت چی ینی ئەگەر گریمان لە شوێنێکی بۆتۆکس فیلەر بەکارهێنرە چه زیانێکی دەبێت؟ ئەم شێن بێژین بۆتۆکس دێ بکیش حالاتۆ کار ئینن و بکیش حالاتۆ نابیت کار بینن. بۆتۆکس ئەو خو مادەکۆ ژەهراویە نەوعەکێ بەکتریا دروست کات دبێژنێ کلۆستریدیەم بۆتۆلۆنیەم نۆڤێ بەکتریا بەخۆی مادەیەکی ژەهراویە ژەهراویە وش بەکتریا دروست بین ئەو بەکتریا ساڵات هەشتەکۆن ئەف مادەیۆ دروست بی بۆ هەندە حالاتۆ طبعا ئەف مادە ژەهراوی تەئثیرێ خول سەر عەسەبی دکات وناكت عضلات شول بكت شلل بكت بيجي هكو إنسان أو زياني هي هكو إنسان جودة بعمر دي توشي لوتشي بيت ودي بيس توز بيت شمكو طبقة دهني أو البنت بيستي لقال عمري كم بيت دي إنسان توشي لوتشي بيت ده مشاوى وي وقتي دي حسكت أو لوتشاو أو تشوتشال سلوتشاو توينامينن دي بيجني تو پێویستی بۆتۆکسی چون هاوڵاتی دڵنیابی لەوەی ئەو بۆتۆکسی بەکاردەهێنیان ئەو فیلەڕێی بەکاردەهێنێ زیانی پێ ناگەین. بۆتۆکس شەریکاتت بۆتۆکسی گەلەکن لێرەلە دێتوشێ بێژی سعرە بۆتۆکسی هەیە $10-15 و هەیەجی $100 هەیە حسب الشركة مثلا شركة هەیە ئەمریکی ئەلێرگان اليرغونيتي نتنيا اليرغونيتي جاشت حتى $100 $120 هي شركة فرنسي في لورغا أبا درمانت أو جيتوان جي يجوان كاري أو جي الجرونن هي يكوري يصيني احتمال دبلتها أبا $60 يعني كم حالة زيادة هي لكردستان همو أنواع باشا نەخۆشت هاتۆتە لات کە بە شێوەیەک لە شێوەکان خراپ بۆتۆکسی بەکارهێنابی فیلەری بەلێ بەلێ نەخۆشی هەبووە فیلەری کردیە بولێوی طبعا دەبی بزانن چ بۆتۆکسە چ فیلەرە ئەوە بەس مدەتەکەی محددە بۆتۆکس بە 4 هەیڤە ئیشێوی نامینیت 4 هەیڤە حتى زێدەتر نییە فیلار هەر 8 هەیڤە ساڵ زیاتر نینە دێ خلاص بیت دەبی بچیت جۆرەکە دی بکەتەوە بەس هەیە ئەو فیلەرە مشکلە بوو نەخۆشی دروست کردیە بۆ ئیمما غەڵەتی لێدۆیە نەچوویە بۆ طریقەی بۆ درست لێدۆ بیت دەبیتە گرەیەک و ئەو مۆدەنۆهێتە دەگرەیەک درست بیت جهەکی لێوی بلند دەبیت جهەکی لێوی دێ نزم بیت و چارەسەری وەختی گەلە قەب زەحمەتە کەوای حالەتی وا زۆرە هەی بەس نەبەس کوردستانێ ئەو حالەت بوومەتێن خوش دەرەوەی وڵاتیژی هەیە خۆ نەخۆشێمە چوویە دوبای کردی و یەهاتی ئەف تشتە دروست بووە لە دەستپێکدا دەمەوێت بزانم ئەو دەرمانانەی کە لە سنتەرەکان بەکاردەهێنرێن بۆ جوانکاری بە کوالیتی کۆنتترۆل تێپەڕ دەبێت یاخودنا ئەو دەرمانانە هەیە بە کوالس کۆنتترۆلدا تێدەپەڕێت هەیە بە کوالس کۆنتترۆلدا تێناپەڕێت باش ئێستا سنتەرێکی یەکجار زۆر هەیە لە کوردستان کە جوانکاری بۆ خەڵک دەکات و دەرمانێکی زۆرش لەو بوارەدا بەکاردەهێنرێت جێویستی ئەوە بووینە کە بەشی زۆریان بە کوالیتی ئێوە تێپەڕ نابێت
هەروکوتم ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کۆنتترۆل جۆری دەرمان پێداویستی پزیشکی لە هەرێمی کوردستان تەنها بەرپرسین لەسەر ئەو دەرمانانەی کە بەلایەن بەڕێگە ئێمەدا تێدا باش سەبارەت بە سنتەرەکان تیمتان سەردانیان دەکات ئێمە تیمەکانی ئێمە تەنها سنتەر بەسەر ناکاتەوە تیمەکانی ئێمە لا شوێنێک دەرمان هەبێت لە ئەوێندە بەسەر دەکاتەوە نورنگەی پزیشکیە عیادە لا کۆڵانەکانە دەرمانخانەیە ئەو سنتەری جوانکاریە نەخۆشخانەکانە وار شوێنیشتر ئەوەی کەوا دەرمان تایدا سەرف دەکرێت ئێمە بە دوارەچنیان لەبۆ دەکەین باشە ئەو دەرمانانەی کە لە بواری جوانکاری بەکار دەهێنرێ بە کوالیتیشدا تێپەڕ نەبێ زیانی دەبێت ئەوەی بەکاری بهێنێ بەدڵنیایەوە خۆت دەرمان وەکو هەر کاڵایشتر نییە دەرمان دەرەجەی حرارەتی سابتی خۆ هەیە بۆی بتوانێت دەبێت لێ ئەمبار بکرێت بۆ نمونات چ بۆ تۆکس چ فیلەر ئەوەی کە لە بواری جوانکاری بەکاردێنرێت ئەوانە دەبێت لە دەرەجەی لە پلەی گەرمایەکی تایبەتدا ئەمبار بکرێت دواتر بەکاربێنرێت ئەگەر ئەوەی بەلای ئێمەدا تێپەڕێت وەکو حکوومەت هەرێمی کوردستان و کوالیتی کۆنتترۆل ئەوە ئێمە دەزانین چۆن هاوردە کراوە لە بەرەوەی ئێمە کەسانی تایبەتمان هەیە لە بازگەکان لە خاڵە سنووریەکان کە داخلی کوردستان دەکرێت دواتر دەزانین ئەو دەرمانە لە چۆن لە شوێنێک ئەمبار کراوە تیمەکەی ئێوە دەتوانێت سەردانی هەموو سنتەرەکان بکەن تیمەکانی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی کۆنتترۆل جۆری دەرمان پێداویستی پزیشکی لە هەرێمی کوردستان تەنها یعنی زیاتر لە 5 کەس نییە کەواتە بەقەت ئەو ئەو 5 کەسێ ئەمە توای بکەین بەس ئێستا چیمان کردووە ئێستا لژنێکی گەورەمان دروست کردووە لە قای مقامێتە باش ئەو لژنێش ناتوانانی هەموو سنتەرەکان بەسەر باش سەبارەت بە نرخ ئێوە دەبێت کۆنتترۆلی نرخەکەش بکەن پێم بەڵێ باش بەڵام بەڕاستی لە سنتەرەکانی جوانکاری نرخ کۆنتترۆل کراوە وەکو دەبینێ هەر کەسێک نرخی ئەوەی کە ئێستا باست جەنابەت دەکەی نرخی دەرمان عید بێمەیە باش نرخی سنتەرەکان ئەوە دەگەڕێتەوە لە بۆ دیسان وەزارەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی دەرمانەکان من باسی لەوە دەکەم ئەو دەرمانانی زۆربەی جار دکتۆرەکان یان ئەوانەی لە سنتەرەکان بەڕێوە دەبن دکتۆریش نین بە پێی زانیاری ئێمە چەند کەسێک دکتۆریش نییە بەڵام تۆزێک شارەزایی هەیە و خولێکی بینیوە دەڵێم ئەم بۆ تۆکسەم بە $150 کڕیوە من ناچارم بەوەندە بیدەم یعنی خۆی وەکو معاملەیەک حکومەت لەوێ غایبە بەڵێ خۆی بەنسبەت نرخی دەرمان لە سنتەرەکان دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کەوا هەر سنتەر و بە شێوەیەک کار دەکات لەبەرەوەی دەرمانەکە نادرێت بە نەخۆشەکە دەڵێت بۆ تۆکس لای من بۆ نمونە بە 150,000 یان بە 100,000 ئەمە ڕاستە خۆی کارەکە وایە سەبارەت بەکردنەوەی سنتەری جوانکاری ئێوە ڕێگا بەچێ دەدەن ئەوانەی کراونەتەوە هەموو لەلایەن ئێوەوە مۆڵەتیان پێدراوە ئێمە بۆ سنتەری جوانکاری ڕێنمایی تایبەتمان هەیە و بەڕێبەرایەتیشمان هەیە لە نێو وەزارەتی تەندروستی کە بەرپرسە لە کاروباری سنتەرە پزیشکیەکان و نەخۆشخانە تایبەتەکان و بە دوواداچوون کردنیان هەر داواکاریەک بێتن بۆ کردنەوەی سنتەری جوانکاری پێویستە پزیشک بێ ئەو کەسە چەندە لەوە دڵنیان هەموو ئەو سنتەرانەی کراونەتەوە پزیشک بەڕێوەی دەم ناتوانم دڵنیا بم ڕاستی لەبەر چی چووکە هەبووە لە کاتی کە سەردانی تیمەکان تیمە هاوبەشەکانمان کە دەچن دەبینیش دەچێت شوێنەکە پزیشکی لێ نەبووە پزیشک نەبووە نیویان بە ناوێکی تر دەکرێتەوە نی لەوانێ بە ناوی ساڵۆنەوە بیتن بەڵام هەندێک زیادەڕەوی کردێتیدا کرد وەکو سنتەر مامەڵە دەکاتن یعنی مۆڵەتی بۆ شتێک وەگرتە شتێکی تر دەکاتن یان بەبێ ئەوەی ئاگدار بێ یان بێ تیمەکانی ئێمە ئاگدار بێ سنتەری وا بکرێتەوە ئەوانە سەرپێچینە بەڵام لە کاتێک کە تیمەکانی ئێمە دەچن بۆ شوێنانە ئەو کاتە ئیزراعاتی لەگەڵ دەکەین بەڵام بەدڵنیایی هیچ شوێنێک نابێت سنتەری جوانکاری بێ بەبێ ئەوەی پزیشک باش بەڵام دکتۆر دەگوترێت حکوومەت غایبە لەسەر ئەو مەسەلەیە کۆمەڵێک سنتەر هەن دەرمانەکان بەکاردێن بۆ تۆکسە فیلەرە چوزانم کۆمەڵێک خۆی غایب نینە بەڵام سەرپێچی هەیە زیادە ڕۆیی هەیە
و لەوانەشە هەندێک کەم و کوڕیش هەبی بەشێک لە کەم کوڕەکان دەگەڕێتەوە بۆەوەی وەک پێویست تەنسیق نییە تا ئێستا لە نێوان بەشەکان ینی بۆ نمونە من شوێنێک کە مۆڵەتی لە من وەرنەگرتووە بە وەکردیتیەوەش بووە بە سنتەر مەفرۆزە شوێنەکە بێ مۆڵەتی لێوەرگرت ئیت چۆن دەکاتەوە سنتەرێک دەکرێتەوە لە نێو شارێک لە قەزایەک دەکرێتەوە دەبێت یەکە بێ لێپرسینەوەک بکاتن چۆن بەبێ هیچ مۆڵەتێک ینی ئەو لایەنەی کە مۆڵەت دەدا مەفرۆزە ئەو کەسانە تەحویلی لای تەندروستی بکە بۆ بەشە تەندروستیەکانی ئەوە یەکێک لەو کلێنانەی کە هەیە لەوانەی لە کەمی لە باش نەبوونی تەنسیق لە نێوان لایەنە پەیوەنددارەکانی تر ئەوە وا دەکاتن هەندێک جار ئەو گرفتە هەبێت پێتەنوانی ئەمە کێشەیەکی گەورەیە ینی بەتاکیت کێشەیە بەتێشەیەکی گەورەیە چونکە مامەڵی لەگەڵ کێشەش بۆ لایانی تەندروستی و تەندروستی گشتی کێشەیە ڕاستی یەکێکە لەو گرفتانەی کە لە تەندروستی گشتی توش دەبێتەوە چونکە بەتابەتی بۆ ئێستا شوکو دەزانین خەڵکێکی زۆر ڕووی لە سنتەرەکانی جوانکاری کردووە لەبەرەوە پێویستە بۆ خەڵکیش بۆ خەڵکیش هوشیاری خەڵکیش گرنگە ینی ئەو شوێنێک کە سەردانی دەکا شوێنێک بێ کە پزیشک بێ و دڵنیا بێ لەوەی کە بەڵام ڕیکلام لە تەلەڤیزیۆن دەکا و سنتەرە لە تەلەڤیزیۆنە لۆکاڵیەکان ڕیکلام دەکا گرفتێکی ترە سەرپێچەشترە کە دەکرێتن ڕاستی ئێمە هەمانجیمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری هەبووە و لەو دوایە ئەو بڕیارە ئەنجومەنی وەزیرانیش دەرچوو بە کۆنتڕۆڵکردنی ڕێکلام بۆ لە بواری تەندروستیدا و تاردی لە بواری دەرماندا پێویستە باشتر کۆنتڕۆل بکرێت کەواتە بە فلتەری ئێوە ناڕواتن دکتۆرێک بە هیچ شێوێک ڕێکلام ڕێکلام ڕێگەنا تا ئێستا مۆڵەتی ڕێکلاممان نەداوە بە کەس بێ ڕێکلام بکاتن هەرچەندە بە پێی ڕێنمایەکانمان دەتوانین بەڵام لە حاڵەتێکدا کە کەسەکە دێداوای مۆڵەتت لێ دەکات لەبەرەوەی کە ئێمە مۆڵەتی پێدەدەین هەندێک ڕێنمایی تایبەتمان هەیە چۆن مۆڵەت دەدەین هەندێک سنتەر دکتۆریش نییە دێ بە ناوی دکتۆر باس لە سنتەرەکەی خۆی دەکات و لە ڕێی ڕێکلامەکەیەوە دەڵێ خەڵک فەرموو سەر پێچێکی زۆر زەقانی پێم ڕاستی هەر کاتێک بزاندرێن ڕاستەخۆ بڕیاری داخستنی دەدرێت هەر سنتەرێکی جوانکاری پزیشکی لێ نەبێکە وەزارەتی تەندروستی پێیزانی تیمەکانی ئێمە پێیزانی ڕاستەخۆ بڕیاری داخستنی شوێنەکە باش ئەوەندەی سنتەرەکانی جوانکاری دەبیندرێت لە کوردستان لایەنی بزنسی پێوە دیارە ینی زیاتر بۆ وەکو بازرگان باش لە ڕووی دەرمان ئەو دەرمانانەی بەکاردەهێنرن ئێوە لە چێن کوالیتی کۆنتترۆل هەیە بەڵام ئێمە قسەمان کردووە لەگەڵ چەند دکتۆرێک دەگوترێت بە کوالیتی کۆنتترۆل ناوە بەدەست هەر دەرمانێک بە کوالیتی کۆنتترۆل دانەچوو لە هەر شوێنێکدانرا بۆ بەکارێنانی بە قارچاکدا سێ بدەیت چێ بەرپرسە لەوەی ئەو سنتەرانە ئەو جۆرە دەرمانانە بە بەجیانی خەڵک سات بکەنەوە تەندروستی بەرپرسە و لایەنەکانی تریش ئەوانەی سەردانی سنتەرێک دەکەنیان نۆرینگەیەک دەکەن دواتر تەشویح لە دەموچاویان دروست دەبی دەرمانەکە خراپ بۆیان دکتۆر نەبووە دەتوانن سکاڵە تۆمار بکەن ئێوە پشگیریان دەکەن لە دڵنیایی دەتوانن سکاڵە لەسەر ئێمە پێشمان خۆشە بۆی باشتر هەموو لایەکمان هاوکار بین لە کۆنتترۆلکردنی ینی ئەگەر بێت و گرفتێکی لەو شێوێ هەبوو بە زووترین کاتبێن سکاڵا بکەن بۆی لێ بکۆڵینەوە بزانین هۆکاری ڕوودانەکە چییە جالەوە لە سەرتاوە دەست پێ دەکەینەوە کە ئایا مۆڵەتی هەیە و کەسەکە چێ ئەو کەسی کارەکەی کردووە ئەو دەرمانی بەکار هاتووە ئەوان ئەز دوادەینە سەرەوەی ئایا شتێکی پێشببینی کراوە ئەو گۆڕانکاری ئەو مزعفاتانە ڕوودایان بەپی ئەوە ئزراتی قسەی زۆر لەسەر ئەوەیە هاتنی دەرمانی جوانکاری تاوکو ئێستاش زۆربەی بە شێوەی قاچاق دێت ئەوە زانیاریتان چێ لەم بارە خۆم وەکو شەخص لەوانێت پێویست زانیاریم لا نەبێت چەندی دێ دەزانم بەداخۆ تا ئێستاش قاچاق بەتەواوی کۆنتترۆل نەبووە چکە بابەتی کۆنتترۆلی قاچاق کارێکی وە ئاسان نییە دەرمانی قاچاق ئێستاش بەردەوام ئێستاش هەیە. نەبوونی چاودێریەکی ورد بەسەر سنتەرەکانی جوانکاری لە هەرێمی کوردستان وای لێ هاتووە بەشێک لێ و بەشێکی دیکە سینگ و بەشێکی دیکەش تەنانەت چاویان لەسەر دابنێن چارەسەریش بۆ ئەم پرسا هۆشیاری خەڵکی کوردستان و دواتریش چاوکرانەوەی حکوومەتی هەرێمی کوردستانە بەسەر سنتەرەکانی جوانکاری تاوەکو ڕادەیەک بۆ ئەو کەسانە دابنێت کە بە ناوی دکتۆرەوە کاری جوانکاری بۆ هاوڵاتیان ئەنجام دەدەن تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست بێت.